ئەمڕۆکە لە مەراسیمێکدا بڕێکی باش لە دەرمانێکی پێویست و گرنگ لە کۆمپانیای پایۆنیر بۆ بەرهەمهێنان و دروستکردنی دەرمان و پێداویستی پزیشکی لە هەرێمی کوردستان وەردەگرین. خۆشحاڵین کە لە بەخشینێکی وە کۆمەکێکی گرنگ بە دەرمانێکی گرنگ کە دوو بابەتی گرنگە بۆ چارەسەرکردنی نەخۆشی کۆرۆنا لە ئێستادا لە هەموو کاتێک زیاتر بە زەڕورەت دەزانین، چونکە بەڕێستان دەزانن وێڕای ئەوەی کە لە قەیرانێکی ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیەداین لە هەمان کاتدا هەرێمی کوردستان بە قەیرانێکی دژواری قەیرانی ئابووری و داراییدا تێدەپەڕێ. ئێمەش وەکو وەزارەتی تەندروستی لەم لە ڕۆژی یەکەمەوە بانگەوازمان بۆ خێرخوازان و کۆمەک بەخشان و تەنانەت کۆنسڵگەری و ڕێکخراوەکانی نەتەوەی گرتوەکان و هەروەها ڕێکخراوەکانی NGO کردووە کە هاوکاریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بە کۆمەک و بەخشینەکانیان پاڵپشتێکی گەورە دەبێ بۆی هەمومان بەیەکەوە تەندروستی گشتی هاوڵاتیان بپارێزین. ئێمە وەکو هەستێکی بەرپرسیارانە هەستین بە هەناوەتونی ئەم بارودۆخەبەوەی بتوانین ڕوبەڕووی هەموو کێشە و گرفتەکان ببینەوە. هەر لە سەرەتاوە پسپۆری کۆمپانیەکانمان هەستیان کرد بە لە نزیکەوە چاودەری هەموو بارودۆخەکانیان دەکرد لە سنتەرەکانی لێکۆڵینەوەی جیهانی کە تایبەت بوو بە توێژینەوە لە بواری ئەو دەرمانن ئەو چارەسەرکردانێک کە بەردەست دەبێت بۆ نەخۆشیانی کۆرۆنا. ئیتر پاش ئەوەی خۆشبەختانە هەردوو مادەی هایدرۆکسی کلۆرۆکوین سەلفەید و مادەی ئەزترۆمایسین کە هەردووچیان پێشتر هەبوونە ئەنجامی نەرێنی و ڕسپۆنسی زۆر باشی پیشاندە لەسەر نەخۆشەکان و ئیتر لەلایەن چەند وڵاتێکەوە ئیقرار کرا و خرایە ناو بەرنامەی پرۆتۆکۆلی تریتمنتەکان و عیلاجەکان. ئیتر ئێمەش وەکو کۆمپانیا بە داڕشتنی پلانێکی زۆر ورد تۆکمە و توانیمان بە زۆر ورد کە لە کاتێکی زۆر کەمدا مادە سەرەتاییەکان دەست بخەین سەرڕای بوونی کۆست و تەرگەرەیەکی گەلک زۆر.